ڕاگەیاندنی کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمۆنیستی ئێران بە بۆنەی 10 ئۆکتۆبر ڕۆژی جیهانی خەبات دژ بە سزای لە سێدارەدان. لە سەروبەندی 10 ئۆکتۆبر ڕۆژی جیهانی خەبات دژ بە سزای لە سێدارەدان دای. لە ئێرانی ژێردەسەڵاتی ڕژیمی ئیسلامی ڕۆژ نییە چەند کەس لە سێدارە نەدرێن بە جۆرێک کە لە ماوەی حوتمانگی یەکەمی ساڵی 2024دا لانیکەم 300 کەس لە ئێران لە سێدارە دراوە. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ کۆماری ئیسلامی ئێران لە ساڵی 2023دا بە لە سێدارەدانی لانیکەم 853 کەس لە ڕیزبەندی یەکەمی جیهاندا بوو. جگە لە کردەوەی جینایەتکارانە و قێزەونی لە سێدارەدانی زیندانیانی سیاسی لە ڕژیمی کۆماری ئیسلامیدا، ئەو پاساوانەش کە بۆ سزای لە سێدارەدان سەبارەت بە دۆسیەی ئەو کەسانەی کە لەلایەن دادگا ئاساییەکانەوە سزادراون، جگە لە درۆیەکی ئاشکرا هیچی تر نییە. دام و دەستگا تەبلیغاتیەکانی ڕژیمی ئیسلامی بە شێوەیەکی فریوکارانە دەرکردن و جێبەجێکردنی حکمی لە سێدارەدان وەک ئامرازێک بۆ کەمکردنەوەی ڕێژەی تاوان و دابینکردنی ئەمنیەتی کۆمەڵایەتی و دەستبەرکردنی دادپەروەری لە کۆمەلگادا پاساو دەکەن. ئەزمموی هەموو کۆمەلگاکانی مرۆڤایەتی و تەنانەت ئەزمموی خودی ئێران و ئامار و زانیاریە باوەڕپێکراوەکانی نیشان دەدەن کە لە هیچ کۆمەلگایەکدا ناتوانرێت لە ڕێگەی سزای لە سێدارەدان و قەتڵی سیستماتیکی دەوڵەتیەوە ڕێژەی تاوان کەم کرێتەوە. مرۆڤەکان هەر لە سەرەتاوە وەک تاوانبار و بکوژ و قاچاقچی و جینایەتکار لەدایک نابن، بەڵکو سەرنجام ئەوە هەلومەرجی مادی ژیانی کۆمەڵایەتیە کە بەرەو کردداری تاوانکاری و جینایەتیان دەبات. دەوڵەتەکان و چین و توێژە دەسەڵاتدارەکان ڕاستەوخۆ بەرپرسیارن لە سەپاندنی ئەو دۆخە مادیانە بەسەر ژیانی زۆربەی هەرە زۆری خەڵکدا. لە ڕاستیدا ئەو کەسانە شیاوی سزادانن کە بەستێنێکی کۆمەڵایەتی ئەو تویان خوڵقاندووە کە دەبێتە هۆی سەرهەڵدانی دیاردەی تاوانکاری تێیدا. لە سێدارەدان لە کۆماری ئیسلامیدا هاولفی بەدەسەڵات گەیشتنی ڕژیم و بەردەوام یەکێک بۆ لە ئامرازەکانی درێژەدان بەدەسەڵاتەکەی. ئەم ڕژیمە سزای لە سێدارەدانی وەک تونند و تیژیەکی ئاگایانە و ڕێکخراو بە مەبەستی لە ناوبردنی نەیارانی سیاسی، ناڕازیانی کۆمەڵایەتی و قوربانیانی ئەم نیزامە ستەمکارە سەرمایەداریە بەکارهێناوە. ئەم تاوانانە سەرەتا بە لە سێدارەدانی بەرپرسانی ڕژیمی سەڵتەنەتی دەستی پێکرد، بەڵام زۆر زوو لە سێدارەدانی تێکۆشەران و نەیارانی ڕژیمی ئیسلامی لە سەر تاسەری ئێرانیشی گرتەوە. سەر لە نوێ دەست بەسەرکردنەوە و پاشان لە سێدارەدانی دەیان سیمای ناسراوی ناو زیندانەکانی ساوا کە لاکامی ڕاپەڕینی جەماوەردا ئازادکرابوون لە بەهاری ساڵی 1358دا دەستی پێکرد. لە سێدارەدانی خەباتکاران و ڕێبەرانی خەڵکی تورکمان سەحرا لە کاتی ناڕازایەتیەکانی بەهاری ساڵی 58، لە سێدارەدانی ڕۆڵە قارەمانەکانی خەڵکی کوردستان دوای فەرمانی جیهادی خومینی لە 28 گەلاوێژ لە شارە جۆراوجۆرەکانی پارێزگای کرماشان، کوردستان و ئازەربایجانی ڕۆژاوا لەلایەن خەڵخاڵی جەلادەوە و بە حکمی حکوومەتی و شەرعی خومینی. لە سێدارەدانی ژنان، خوێندکاران، کرێکاران و ڕۆشنبیرانی بەدەرەوەست و ناڕازی بەرامبەر بە نیزامی ئیسلامی لە چوارگۆشەی ئێران لە زومرەی کارنامەی فاشیزمی ئیسلامی هەر لە یەکەم مانگەکانی سەرەتایی بەدەسەڵات گەیشتنی بوو. حکوومەتی ئیسلامی لە ساڵەکانی سەرەتای دەی شەست بێعدامی بە کۆمەڵ و کوشتاری سەرشەقامەکان و ئەشکەنجەی هۆڤانە لە زیندانەکاندا شۆڕشی گەلانی ئێرانی کە بە ئامانجی گەیشتن بە ئازادی و ژیانێکی باشتر سەری هەڵدا بوو لەگەڵ شکست ڕوبەڕوو کردەوە. کوشتارەکان لە کاتی کۆمەڵکۆشکردنی هەزاران زیندانی کە لە دوای شکستی کۆماری ئیسلامی لە گەیشتن بە ئامانجەکانی لە شەڕی 8 ساڵەی ئێران و عێراقدا بەڕێوەچوو گەیشتە ئەو پەڕی خۆی و تەنیا لە ماوەی 2 مانگدا هەزاران زیندانی لە سێدارەدران. بەرپرسانی کۆماری ئیسلامی بە درێژایی 45 ساڵ دەسەڵاتی سەرکوتگەرانەی خۆیان بەردەوام سزای لە سێدارەدانیان وەک ئامرازێک بە مەبەستی زاڵکردنی فەزای ترس و تۆقاندن لە ناو خەڵکدا و هەروەها پاراستنی دەسەڵاتی ڕەهای خۆیان بەکارهێناوە. بەڵام بە هەموومانەشەوە ئاگری ژێر خۆڵەمێشی نەفرەت و بێزاری جەماوەر دژ بەم ڕژیمە سەرکوتگەرە هیچ کات خامۆش نەبووە و بڵێسەکانی خەبات و خۆڕاگری جەماوەر لە سەرتاسەری وڵات بەردەوام و لە گەشانەوەدا بووە. خەبات لە پێناو هەڵوەشاندنەوەی سزای لە سێدارەدان ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر پەرەدەسێنێت.
سەدان زیندانی بوێر و چاونەترس لە زیاتر لە 20 زیندان لە سەرانسەر ئێران کەمپینێکیان لەژێر ناوی سێشەمەکانی نابۆ لە سێدارەدان دەست پێ کردووە کە ئێستا پێی ناوەتە 37مین هەفتەی خۆیەوە. ئەوان هەموو هەفتەیەک لەم ڕۆژەدا مان لە خواردن دەگرن. ناوبانگی بوێری و شێلگیربوونی ئەم زیندانیە سیاسیە خەباتکارانە لە سەراسەری جیهان دەنگی داوەتەوە. ئامانجی ئەم کەمپەینە بریتە لە ناڕەزایەتی دەربڕین بەرامبەر بە سزای لە سێدارەدان و دژایەتیکردنی وەک سزایەکی نامرۆڤانە و خەرەبوو نەکراوە بەبێ لە بەرچاوگرتنی جۆری تۆمەدیان پاڵنەر و باوەڕی ئەو کەسانەی کە سزای لە سێدارەدانیان بەسەردا سەپێنراوە و هەروەها خواستی هەڵوەشانەوەی ئەم سزایش. ژیان مافێکی سروشتی هەر مرۆڤێکە و لە سێدارەدان واتە زەوتکردنی مافی ژیان لە مرۆڤ. هیچ کەسێک بۆی نییە مرۆڤێکی دیکە لە ژێر هەر پاسا و بیانوویەکدا لەم مافە سروشتیە بێبەش بکات. لە سێدارەدان نەک هەر دەرفەتی پێداچوونەوە و پێکێنانی ئاڵ و گۆڕ لە خۆیاندا و قەرەبووکردنەوەی هەڵەکانیان لە تاکەکان دەسێنێ، بەڵکو کۆمەلگاکان لە ڕێگای ئینسانی و کاریگەر بۆ چارەسەرکردنی کێشە کۆمەڵایەتی و یاساییەکان بێبەش دەکات. لە زۆرێک لە وڵاتەکانی جیهان گەیشتوونەتەوە ئاکامەی کە سەزای لە سێدارەدان نەک هەر ڕێگری لە تاوان ناکات، بەڵکو لە زۆر حاڵەتدا نادات پەروەری قەرەبوو نەکراوەی لێ دەکەوێتەوە. لەمڕۆوە حیزبی کۆمۆنیستی ئێران بەبێ هیچ شەرت و مەرجێک و لە هەر هەلومەرجێکدا دژی سزای لە سێدارەدانە و بەردەوام بە دروشمی نابۆ سزای لە سێدارەدان لە پێناو هەڵوەشانەوەیدا خەبات دەکات. ڕاگەیاندنی کۆمیتەی ناوەندەی حیزبی کۆمۆنیستی ئێران بەرواری 8 ئۆکتۆبری 2024 زاینی.